بەرنامەی ڕۆژانەی NRT ساتەکانی جەژنتا ناوێتە دەکات لەگەڵ خەندە و شادی دەرگا لەسەر نهێنی ژیانی هونەرمەندان دەکاتەوە و ئاشناتان دەکات بە بەهرە دیارەکانیان. ئەمڕۆژ کاتێکی خۆش بەری لەسەر بێکەوە. ئەم جەماعەتەمان بۆیە کۆ کردوتەوە لەبەرەوەی کە شتەکان ڕاستەوخۆ بەرەو ڕووی خۆیان بڵێن کاتێک. وانە بەس توا یارمەتی هەیە قومێکی دەوە کاکە بۆ لە کاک ئەحمەدەوە دەست پێ بکەین. وە کاکە لە منەوەیەوە نزیکتەوە یاخوا کەس نەکبەر هێرگەڕۆن ئاسانە بە حەقی قورئان خوێکەی تێناکە بیرێتە جای وایە. کاکە حەموو تۆ لە مەعهد وەرگیران تۆ والیدت چەنە؟ 65 شتیوان نییە. بیناغی دروستکردنی من ئەگەڕێتەوە بۆ دوو ئەم دۆڵارەدا. ئەم شەو لەبەر مانگەشەوی یادەکان تا ملوانکەیە کەستی ناسک یادگاریەکان گەنجت دەکاتەوە. ڕۆژانەی NRT شەممە سێم ڕۆژی جەژنی ڕەمەزان کاتژمێر 9:05 بەیانی.